بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستا دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارێک پەرلەمانی کوردستان دانیشتنی ژمارە 8 خولی بەهارەی ساڵی سێمی ئەنجامدا. تەوەری یەکەمی دانیشتنەکە دەنگدان بوو لەسەر پێشنیازە یاسایی هاوردەکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان لە هەرێمی کوردستان. فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش دەنجیدا بە پێشنیازە یاساکە. ئەندامێکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت گەر ئەو یاسایە وەک ئەوەی کە هەیە جێبەجێ بکرێت خزمەت بە هاوڵاتیان دەکات و دەرفەتی کارکردنی زیاتر بۆ کۆمپانیاکان و گەنجانی هەرێم دەڕەخسێنێت. ئەو بنزین و گازە خراپەی کە هەمووی ڕۆژانە دەسووتێندرێ وەکو ژەهرە بۆ سەر تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە کوالیتی زۆر خراپە کوالەتی باشتر بکرێ و هەروەها دەرفەتی یەکسان بۆ کەرتی تایبەت بڕەخسێنێک یەک کۆمپانیا و دوو کۆمپانیا لە ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان تەنها ئەوان تێدا سوودمەند بن و ئەو کارە بکەن دەبێت ڕێ بە خەڵکی تریش بدرێ بە یەکسانی کۆمپانیا لەو بوارانە ینی ئیشی تێدا بکەن چەند کۆمپانیایەکی حیزبی ئێستا کاری ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمەنەوتیەکان دەکەن ئەو کۆمپانیا حیزبیانە تەنها دەرفەتی کار بۆ خەڵکی خۆیان دابین دەکەن بەڵام ئەگەر ئەو یاسایە وەک خۆی بچێتە باری جێبەجێکردن دەرفەتی و هەلی کاری یەکسان بۆ دەرچوانی نەود دەڕەخسێندرێت. لە کۆبنەوەی ئەم ڕۆژدا بۆ جاری سێم ڕێگری کرا لە سەرۆشی فراکسیۆنی نەوەی نوێ بچێتە پەرلەمانەوە. ئەوەش کاردانەوەی لێکەوتەوە لەلایەن ئەندامانی فراکسیۆنە جیاوازەکانەوە لە نێویشاندا فراکسیۆنی کۆمەڵی دادگەری. سێ کۆبوونەوەی بە بڕیارێک کاک دکتۆر کازم بێبەش کراوە و تا ئەو داوای لێبوردن نەکا و بڕیارەکەش بەردەوام بێ معنای وایە تۆ ئەندامێکت بێبەش کرد بە درێژایی هەموو ئەم خولە کە ئەو ماوەی ماوە ژمارە ئەندامانە بێتە 110 ئەندام. بەڕاستی ئەمە کێشەیەکی یاساییە لە کاتێکە بە پێی بڕگەی سێم لە مادەی 25 لە پەیڕەوی ناوخۆ مافی لە دەستدانی ئەندامەتی تەنها لەم حاڵەتانەیە شایەتی لە دەستدا حکم درابێت یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەندامەتی لە دەستدا ئامادە نەبوونی لە سەرویستی خۆی یا بە هۆکاری تر لە کاتێکە ئێستا کاک دکتۆر کازم ئامادەیە بەشداری بکا و بڕیارێک ڕێگری لێکە. تەوەری دووەمی دانیشتنی پەرلەمان خستنەڕووی بیرۆکەی دوو پەرلەمانتار بوو لەبارەی زۆربوونی نەخۆشی شێرپەنجە و ڕەخساندنی هەلی کار. خوێندنەوەی یەکەمیش بۆ بەخاوەنکردنی ئەو زەویانەی سنووری شارەوانیەکان کرا کە زێدەڕۆییان لەسەر کراوە. خوێندنەوەی دووەمیش بۆ هەردوو پێشنیازە یاسای ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی و بەڕێوەبردن و پاراستنی شوێنەوار و کەلەپور کرا و کۆبوونەوەکە بۆ ڕۆژی چوارشەممە هەڵگیرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.